ئێستا دێنە سەر ڕۆڵۆڤەر کەیبڵ یاخود ڕۆڵێت. جۆرێکە لە کێبڵی تۆڕ جیاوازە لە سترێترو و لە کرۆسۆڤەر. بە شێوەیەکی گشتی بەکاردێ بۆ بەستینەوەی کۆمپیوتەر بە پۆرتی ئامێری سویچ یاخود ڕاوتەر. طبعاً ئامێری سویچ پۆرتێک هەیە لە پشتەوەی کە شوێنی کۆنسڵە هە لەسەری نووسراوە، ڕاوتەرەکانیش بە هەمان شێوە. کاتێک تۆ دەتەوێ ئەو ئامێری سویجە یاخود ئەو ڕاوتەرە کۆنفیگرێشنی بۆ بکەیت، واتە پرۆگرامی بکەیت ئەگەر ئامێرەکە تازە بێت، چونکە ئامێرەکان کاتێک تۆ بە IP دەیان بەستیەوە پێویست ناکە تۆ لە ڕێگای کێبڵی کۆمپیوتەر بڕۆی کۆمپیوتەرەکەت بە سویجەکە دابنی. بەڵام ئێمە دەڵێن تازە کە تۆ سویجێک دێنی یاخود ڕاوتەرێک دێنی دەتەوێت کۆنفیگرێشنی بکەیت. لە ڕێگای ئەو پۆرتە کۆمپیوتەرەکەت دەبەستیەوە تەنها بۆ پرۆگرامکردنی ڕاوتەر و سویجەکەیە. واتە کێبڵی ڕۆڵۆڤەر بۆ گواستنەوەی داتا نییە. باشە، مەبەست لێی گواستنەوەی داتای تۆڕی ئاسایی ئینتەرنێت نییە، بەڵکو ئەنجامدانی ڕێخستن و بەڕێوەبردنە لە ڕێگای ڕووکاری کۆنسڵەوە. ڕۆڵۆڤەر یاخود ڕۆڵێت تەنها بۆ بەڕێوەبردن بەکاردێ لە ڕێگای پۆرتی کۆنسڵ. تێبینی لە ئێستادا زۆربەی ئامێرە نوێیەکان لە جیاتی ڕۆڵئۆڤەری تەقلیدی کێبڵی USB تۆ کۆنسڵ بەکاردێنە. ئێستا بۆتان باس دەکەم. ئەوە ڕۆڵئۆڤەر کێبڵە کە لە کۆن بەکاردەهات، ئەوەشیان USB تۆ کۆنسڵە کە ئێستا بەکاردێ بۆ پرۆگرامکردنی ئامێری سویچ و ڕاوتەر. تەمان وەکو وتم تۆ سەرەتا کە ئامێر دەکڕی پێویستە کۆنفیگرێشنی بکەیت، بەڵام پاش ئەوەی تۆ IP ئەدرێس و ئەوانە دەدەی بە سویچەکە و بە ڕاوتەرەکە، دەتوانی لە دوورەوە تۆ پرۆگرامی کۆنفیگرێشنی ئامێرەکانت بکەی بێ ئەوەی پێویستت بە کێبڵ بێ. چکە لەوانەیە تۆ لە بینایەکە زیاتر لە 30 ئامێری جیاوازت هەبێ، تۆ نابێ هەر کاتێک بتێ کۆنفیگرێشنیان بکەی بڕۆی بە کێبڵ دانە کاریان لەسە بکەی. بەم شێوازە نییە. ئەوەیان USB تۆ کۆنسڵە کە باسم کرد، ئەو کێبڵەیەکە ئێستا بەکاردێ. باشە، ئەو کێبڵە چۆن کار دەکات؟ زۆر بە ئاسانی کێبڵەکە دوو لای هەیە، لایەکی RJ45 و لایەکەی دیکە USB-ە. تۆ RJ45ەکە دەخەیە ناو پۆرتی کۆنسڵەکە لە ئامێرەکە، یانی ئامێرەکەت سویچ بێ یاخود ڕاوتەر بێ، شوێنی کۆنسڵی تێدایە 100%. دەتوانی سەیری بکەی، نووسراوە کۆنسڵ پۆرت، ئەو کێبڵە دەخەیە ناوی، پاشان لە ڕێگای بەرنامەی پوتی لە ویندۆز دەتوانی بڕۆی کۆنفیگرێشنی ڕاوتەرەکە بکەی یاخود سویچەکە. باشە، ئێستا با بینە سەر پرسیارە گرنگەکان کە دەبێت تۆ ئاگاداریان بی. یانی بۆ نمونە You need to connect a switch to another switch. Which type of cable should you use to properly create the connection between the two switches? واتە تۆ پێویستت بەوەیە کە سویجێک ببەستی بە سویجێکی دیکە. کامە کێبڵ بەکاردێنی تاکو بتوانی بە شێوازێکی ڕێک هەردوو سویجەکە ببەستیەوە بە یەکتر. ئایا ئەی سترێت ثرو کەیبڵ بەکاردێنی یاخود ڕۆڵت کەیبڵ یان کرۆسۆڤەر کەیبڵ یاخود T1 کرۆسۆڤەر کەیبڵ؟ طبعاً وەڵامە ڕاستەکە کرۆسۆڤەر کەیبڵە، بچکەیمە وتمان سترێت ثرو کەیبڵ کێبڵی ڕاستەوخۆ بۆ ئامێرە جیاوازەکان بەکاردێ، بەڵام لێرە پێ دەڵێ سویچ بۆ سویچ. باشە، لێرە تۆ کێبڵی کرۆسۆڤەر بەکاردێنی چونکە ڕۆڵت کەیبڵیش وتمان بۆ پۆرتی کۆنسڵە. باشە، سەرێکی دیکە. You need to make a category 5A crossover cable. Which wiring standard will you use on the both ends? واتە تۆ پێویستە کرۆسئۆڤەرێک دروست بکەی بە کێبڵی کات 5E. باشە، کامە ستاندەردی کۆد بەکاردێنی لێرە؟ طبعاً زۆر بە ئاسانی لە خۆتێک مەدە. من وتم ئەو کۆد و ڕەنگە ستاندەردەی کە لە هەردوو کۆتایی کێبڵەکە هەمان شتە ئەوەیان سترێت ثرووە. واتە لێرە بە ئەی دەستی پێکردی و بە ئەی کۆتایی پێهاتیە ئەوە سترێت ثرووە، ئەو کرۆسۆڤەر نییە. کاتێک بە بی دەستی پێکردووە بە ئەی کۆتایی پێهاتووە واتە ئەوە کرۆسئۆڤەرە، ئەوە وڵامە ڕاستەکەیە. باشە، بۆیە وڵامە ڕاستەکە بیە بە 568B لە کۆتاییەکەی ئەو بەر 568ئەیە، ئەوە کێبڵی کرۆسئۆڤەرە. پرسیارێکی دیکە. Which cable type is considered patch cable? ئایا straight through cable، rolled cable یاخود crossover cable؟ یعنی بە شێوازێکی کورت پێت بڵێم کێبڵێکە پێی دەڵێن patch cable، بەڵام خۆشی ناوێکی دیکەی هەیە. طبعاً وڵامە ڕاستەکە straight through cable لێکم و باسم کرد، چ تۆ پێی بڵێ patch cable یان پێی بڵێ straight through cable هەمان شتە. باشە، با بینە سەر ڕاهێنانێکی کورتتر. لێرە لە نێوان کۆمپیوتەر و کۆمپیوتەر کامە کێبڵ بەکاردێنی؟
کێبڵی کرۆسۆڤەر تەواوە. لە نێوان کۆمپیوتەر و ڕاوتەرێکدا ئامێری جیاواز کامە جۆرە کێبڵ بەکاردێنی؟ کێبڵی سترێت ترو، کێبڵی ڕاستەوخۆ کە گوتمان ستانداردەکەی B بۆ بیە. باش، لێرە لە نێوان دوو ڕاوتەر کامە جۆر بەکاردێنی؟ کێبڵی کرۆسۆڤەر. باشە، لێرە لە نێوان دوو سویچ کامە جۆری کێبڵ بەکاردێنی؟ کێبڵی کرۆسۆڤەر. باشە، لە نێوان کۆمپیوتەر و سویچێکدا چ جۆرە کێبڵێک بەکاردێنی؟ سترێت ترو کێبڵ. باشە، لە نێوان سویچ و ڕاوتەرێکدا کامە جۆر بەکاردێنی؟ دووبارە کێبڵی سترێت ترو، کێبڵی ڕاستەوخۆ. باشە، وەک لە موێنەیە دەیبینی ئەو کۆمپیوتەرە بۆ نمونە دەیەوێ ڕاوتەرەکە پرۆگرام بکە. ئەو جۆرە کێبڵە چییە کە بەکار هاتووە لێرە؟ بە دڵنیاییەوە ڕۆڵ ئۆڤەر کەیبڵ یاخود ڕۆڵێت کەیبڵ، وەکو وتم کێبڵێک بەکاردێک کە پێی دەڵێن USB to console. لە ڕێگای ئەو پۆرتی ڕاوتەرەوە ئێمە دەتوانین کۆنفیگرێشنی لەسە بکەین. هاوڕێیان وازانگەشتە کۆتایی ئەموانەیەمان کە باسی بابەتی زۆر گرنگمان کرد، لەوان بابەتی سترێت ترو کە وتمان دەبێتە دوو ستاندەردی ڕەنگی جیاواز، ئەویش T568A و هەروەها T568B و هەروەها باسی کرۆس ئۆڤەرمان کرد، واتە ئەو جۆرە کێبڵە کە بەکاردێ بۆ هەمان ئامێر، واتە سویچێک بۆ سویچێک، ڕاوتەرێک بۆ ڕاوتەرێک، و هەروەها باسی ڕۆڵ ئۆڤەرمان کرد، واتە ئەو کێبڵی کە تۆ کۆنفیگرێشنی ڕاوتەر و سویچەکەی لەسە دەکەی لە ڕێگای پۆرتی کۆنسڵ. تەبعەن ئەو کێبڵە بەکارنایە بۆ گواستنەوەی داتا، تەنها بەکاردێ بۆ بڕێوەبردننی ئامێرەکە. هاوڕێیان وازانگەشتە کۆتایی ئەموانەیە هیوادارم زۆر باشی لێ تێگەیشتبن. یاسینتان لەگەڵ بوو، هەر شاد و بەختەوەر بن. خوداحافیز.